ئاوێستا سڵاو لێبێ ئەو دەرمانانە لە ماوەی 4 مانگی ڕابردووە لە نێو شاری سلێمانی دەستی بەسەردا گیراوە سەبارەت بەوەی کە ئایا چ جۆرە دەرمانێکە شێوازی هاتنناوەی بۆ ناو شاری سلێمانی چۆنە بزانم ئەو 100,000 پارچە دەرمانە چۆن دەستی بەسەردا گیراوە بەڕێز دکتۆر پەرست نەقشبەندی نوێنەری تەندروستی لە لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەندامی لیژنەی باڵا لای من میوان و زانەریزاتی لۆرەگرت دکتۆر سڵاو لێبێ ئێوە چۆن بۆ دەرمانەتان زانی و بڕی ئەو دەرمانی کە دەستی بەسەردا گیراوە 100,000 پارچە دەرمانە ئەمە بڕێکی زۆر نییە؟ بەڵێ سوپاس بۆ بەڕێستان سڵاو لە بینەران وەکو لە ئامارەکانە بڵاو کرایەوە لە پیجی فەرمی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانیدا لە ماوەی 4 مانگی پێشوودا 100,000 پارچە دەرمان دەستی بەسەردا گیراوە کە سەرجەمیان بە فەرمانی بەڕێز قایمقام لە ڕێی لیژنەی تەلەفکردنی تایبەت بۆ بابەتەوە تەلەف دەکرێت. ئەگەر باسی ڕێژەکەی بکەین بڵین زۆرە بەڵێ زۆرە بەڵام من دایمە باسی ئەوەکەم ئەم لیژنە هاوبەشانەی ئێمە کە پێکاتون لە 38 لیژنە لە هەر شوێنێکی کوردستان و باشووری عراقی شەبەڕاستی ئەو بم چالاکی و بە میکانیسمە کارکردنە کار بکرێ زیاتر لەو ئامارانە بڵاو دەکرێتەوە لە ڕووی دەرمان و لە ڕووی هەموو بابەتەکانی ترەوە. ئەم دەرمانانە چ جۆرە دەرمانێک بوون کە دەستی بەسەردا گیراون ئایا بە قاچاق خوێندرا بوون یان شێوازەکانی مامەڵە پێوەکردنی ئێوە گرفتان لەگەڵی هەبوو ینی باسی وردەکارەکەین بۆ بکەیت؟ بەڵێ لە ئەو 100,000 پارچە دەرمانە تیایدا لە جۆری بەسەرچوو یاخود ئەکسپایر لە جۆری بێسەرچاو کە لەناو خەڵکە پێی دەوترێت قاچاق کە بە قاچاق هاتۆتە ناو شاری سلێمانی یاخود هەرێمی کوردستان و لە شارێکی ترەوە هاتۆتە ناو شاری سلێمانیەوە یاخود خراپ هەڵگرتنیان لە ڕووی پلەی گەرمیەوە لە ڕووی شێداری و ئەو کۆگایی کە تێیدا هەڵگیراوە هەندێکی ترمان هەیە ئەو شوێنەی کە تێیدا فرۆشراوە بە هاوڵاتیان ئەو شوێنە ڕێگە پێدراو نییە بۆ نمونە ئێمە هەندێک شوێنمان هەیە مۆڵەتی فەرمی نییە یاخود پزیشکی دەرمانی تێدا نییە ناکرێت تۆ هەموو دەرمانێکی تێدا بدرێ بە هاوڵاتیان ئەوانەش دەست بەسەرداگیرێت لە کۆی ئەمانەیە هەمووی 100,000 پارچە دەرمانە کە لە ماوەی 4 مانگی ڕابردوودا دەستی بەسەرداگیراوە. باش دکتۆرەوە چونەتە شوێنە کە بڕێکی زۆر دەرمانی خراپ و یا قاچاق و ئەکسپایرتان گرتووە ئیجراءاتە قانونیەکان یاسایەکان بەرامبەر بۆ کەسانی کە مامەڵەیان بەم دەرمانە قاچاق و ئەکسپایرانەوە کردووە چییە؟ یعنی هەرەوە کە دەرمانەکەتان هێنا و تەلەفیەکەن و تەواو یاخود ڕێکاری یاسایەگرنە بەر لە بەرامبەر ئەو کەسانە ئەگەر ئەگیرێتە بەر ڕێکاری یاسایەکان چی؟ کاگۆران ئێمە بەڕاستی ئەم 100,000 پارچەیە ناڵین لە یەک شوێنە گرتومانە یاخود لە یەک ڕۆژە گرتومانە لە ماوەی 4 مانگەکە کاتە نزیکی 120 ڕۆژ دەستی بەسەردا گیراوە لەوانەیە لەم 4 مانگەدا سەر و 280 شوێن بەسەر کرابێتەوە لەم 280 بۆ 300 شوێنە اینجا ئەم 100,000 پارچە دەرمانە دەستی بەسەردا گیراوە اینجا وەکو بابەتەکەی ئێمە با بڵین ڕێنمایی تایبەت بۆ بابەتەمان هەیە یەکەم جاری بێت ئەو شوێنە پێشتر هیچ سەرپێچی و پێشینەیەکی نەبێت بە ئاگادارکردنەوە ئەگەر ئەویش بابەتی دەرمانەکە تۆزە ئێستا درێژای کێشێن بابەت ئەگەر باسی بکەین جۆری دەرمانەکە دەورە بینێت لە ئەکسپایر بوونی یاخود جۆری بێسەرچاوەکەی قاچاقەکەی دەورە بینێ بە پێیجراتەکە بەڵام بە کورتی پێ بڵم ئاگادارکردنەوەمان هەیە پاشان داخستن دووبارە داخستن دوایەوە بەڵێنامەی یاسایی و لە کۆتا دژاردا بەداخۆ بێ بدرێ بە دادگا لە ڕێی بەشی یاسای قایمقامێتەوە. لە نێو ئەم 100,000 پارچەیە کە دەستی بەسەردا گیراوە کەس هەبوو ئەگە بڕێک دەرمانی لە دەست بەسەرا گیرا بێت درابێت بە دادگاوە دادگا ڕێکاری یاسایی بەرامبەر بگرێتە بەر؟ بەڵێ هەر لە ئامارەکەی کە لە پیجی فەرمی قایمقامەتی سلێمانیدا بڵاو کراوە تۆ باس لەوەش کراوە کە دوو حاڵەتمان هەیە دراوە بە دادگا بەداخۆ دوای ئەوەی چەندین جار ئاگادارکردنەوە و داخستن پابندی ڕێنماییەکان نەبوو دراوە بە دادگا. دکتۆر ئێوە لە 280 شوێن 100,000 پارچە دەرمانی خراپ و قاچاق و ئەکسپایرتان گرتووە ینی شوێنەکان لە سلێمانیا زۆر زۆرن هاوڵاتی چۆن دڵنیا بێت لەوەی کە ئەچێتە هەر دەرمانخانەیەک دەرمانێکی قاچاق و ئەکسپایری نێنێ ینی ئەم نسبەیەک وەکو خۆشە باسکرد ڕێژێکی زۆر زۆرە ینی لەو هەموو شوێنەی دیکە لە سلێمانیا چۆن دڵنیا بێتەوە هاوڵاتیک لەوەی کە دەرمانێکی ساغ و باشوەر بووێت؟ کاگۆرانێمە لێرەوە دڵنیا ئینە هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەریشی کە بۆی کە ئەچنە هەر دەرمانخانەیەک و دەرمانخانەی فەرمی لێرەوەدا لە هاوڵاتیانەکەم وەرگرتنی دەرمان تەنها و تەنها لە دەرمانخانەی فەرمی لەژێر ئیشرافی پزیشکی دەرمان وەربگرن هیچ ئیشکالاتێک دروست نابێت و دڵنیام لەو دەرمانی کە وەریەکن کە 100% ئەوەیە کە با بڵین پێویستە و ئەوەیە کە جێگەی خۆی دەگرێت لە ڕووی نرخی شۆ من ئەوەشمان بیر نەچێ ئێستا ئێمە نوێنەری چاودێری بازرگانیمان تێدایە کە چاودێری نرخی دەرمانی ژەکەین بە شێوەیەکی چڕ و چۆن کۆنتترۆلی ئەو زۆ هەموو شوێنە بکەین وەکو جەناب باسە کرد لە ناو شاری سلێمانیدا ئێمە 38 لیژنەمان هەیە هەر 38 لیژنەکە نوێنەری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی تێدایە کە پێک هاتوون لەسەر و 270 کەس ڕۆژانە
بەهۆی ئەم ظروفی کۆرۆنایەوە 24 کاتژمێر لە ئەرکدان بە شەو و بە ڕۆژ شوێنەکان بەسەرەکەنەوە بۆیە دڵنیا ئینە هاوڵاتیان کە ئینشاءڵڵا هەموو بابەتەکان لەژێر کۆنتڕۆڵی قەیمقامێت هات. سپاس دکتۆر پەرست ئەندامی لیژنەی باڵای قەیمقامێت سلێمانی کە لای میوان بووی. بەڵێ ئاوێستاوە زانیاریەکان بوو لای من لە کاتێکە وەکو دکتۆری ژووتی ئەمە لە 280 دەستی بەسەرداگیراوە. ئەگەر چاودێریەکان چڕتر بکرێنەوە ڕەنگە ڕێژەکە زۆر زیاتر بێت لەوەی کە ئێستا ڕاگەندراوە لە پارێزگای سلێمانیە کە دەرمانی ئەکسپایر و قاچاقە بێ. باشە گۆران بەپێی زانیاریەکان یاخود بەپێی لێکۆڵینەوەکان ئەو دەرمانانە زیاتر لە چی سنوورێکەوە بە قاچاق هێنراونەتە ناوچەکە؟ ئەکەمە پرسیارە ڕاستی دکتۆرێکم دکتۆرەوانی کاڵی بە قاچاق هێنراون ئێوە پێتان وایە زیاتر لە شوێوە هێنراون ینی لە چ دەواازەیەکەوە لە شوێنێکەوە زیاتر دێن؟ باڵێ کا گۆران ئێمە بەڕاستیەوە ئیشی سەرروو ئێمەیە کە سەر بە بابەتە ئەمنی و لایەن ئەمنیەکانە بەڵام ئەوەی ئێمە دەکمان پێ کردبێت لە بابەتی دەرمانی گەاندنی دیلیڤەری و ئەوەی کە ئێستا خۆتەزانی چەندجارێک بابەتی ئەومان باس کردو دەرمانی زیادکردنی کێش و کەمکردنی کێش و توانای سێکسی و ئەوانە لە ناو شاری سلێمانیدا ڕێگە پێدراو نییە بۆ ئەوەی کە بە شێوەی دیلیڤەری یاخود بەش لە ڕێگەی پێشانگەکانەوە بفرۆشێ. ئێمە ئەوانەی کە بینی وانە ئێمە ئەو باسەکەین کە بینی وانە بەڕاستی وەکو وتم ئەمە ئەم پرسیارە ڕاستی لایەنێکی ئەمنی بکرێت باشترە. بەس ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردووە لە بەداخەوە لە پارێزگای هەولێرەوە یەک دوو جار بە دیلیڤەری ئەو بە حاڵەتەمان گرتۆ کە بە عەدەدی زۆر دەرمانیان هێناوە بۆ هاوڵاتیان کە بە شێوەی ئۆنلاین بە تەلەفۆن گەیانویانەتە دەستیان. دڵنیاشم لەسەر جەم بازگەکانی لەسەر جەم بازگە و ئەوانی دەوروبەری شاری سلێمانیەوە داخڵ دەکرێن بەڵام لەکوێ وەکو وتمەوە پرسیارەکە ئاڕاستی لایەنێکی ئەمنی بکرێ باشتر. سپاس ئاوێستا زانیاریەکان بلای من کە لەگەڵ دکتۆر